هەوڵێکی دیکەی تعریبە هاتوون ئەم خێوەتانە بکەنە ئامرازی مانەوە و داگیرکردنی زەویزاری کوردانی گوندی شەناغا لە سنووری ناحیەی سەرگەڕان. ئێستا بە فرسەتی دەزان لەبەرەوەی کە پێیان وایە خۆیان باڵادەستن لەبەرەوەوانە شیعانە خەرچی جنوبن، پێیان وایە باڵادەستن و دەتوانن بێنەوە دووبارە خەرکەکەی ئاوارە و دەربەدەر بکەنەوە و زەویەکان داگیر بکەن، گوندەکان دیسان تعریب بکەنەوە. بەڵام خەڵکی مەش هەمومان کۆبووینەوە لێرکوانە ناهێنن بە هیچ زۆرێکی ئەو پیلانەیان سەر بگریتن. ئەوانە دەیانەوێ بە زەبری هێز دیسا دەرماکەنەوە لەسەر ئەم زەویانە. ئێمەش بە هیچ شێوەیەک ئەو زەویانە چۆن ناکەین، داوا لە دەسەڵاتی کوردی دەکەین، ئەو ئینتیفاقی هەیەی لەگەڵ بەغدا داوا لە ئەنە پەرلەمانەکانەکەین، هاوکارمان بن بۆمان یەکلاییکەنەوە. 10,000 وەرگرتووە، ئێستا کەش 20 میلیۆنیان وەرگرتووە و بە قراری مادەی 140 ئەوانە دەبایە بگەڕێنەوە بۆ جێگای خۆیان، بەڵام وەکو محافزی کەرکک پاڵپشتیان دەکا و یاخود هەشتی شعبیە یاخود زابتەکەیانەوە گیریان دەکەن و دەیانوێ بێن عەردەکانمان لێ داگیر بکەنەوە. قیادەی سیاسی خۆمان بێتە سەر خەت و هەڵێکی جددی بدا بۆ مۆزعیکە بە لەم سنووری سەرگەڕان و لە سنووری کەرکووکە هەیە تا یەکلا بکرێتەوە، گە بەم شێوە بمێنێتەوە نیگەرانی خەڵک و مۆزعیکە لەگەڵ لەلایە داعش و لەلایەکەوە عەرەبی هاوردە و ئەمانەی هاتوون کاکە عەرەبی 10,000. هاوشانی گوندنشینان خەمخۆرانی کەرکووک لە ڕێی هەوڵەکەی تاریبۆستانەوە لە ئەنجامدا بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا شکست بەم هەوڵەش بهێنرێت. لەگەڵ قیادی عملیات کۆبوونەوەیەکی بچووکمان کرد بەڕاستی و لەگەڵ شخصی قایدی عملیاتە کە هۆشداری ئەوماندا کە ئەم حاڵەتە ئەگەر بێت و بەردەوام بێت تەسادوماتی تەواو دروستە بێت لەگەڵ لە نێو پێکهاتەکان و لە نێو کوردی ڕەسەنی ئەو منتیقە و لەگەڵ ئەو عەربە هاوردانی کە هاتوون. خۆشبەختانە قەراری ئەوەیدا کە ئەو خێمانە دەبێ هەڵش بیژێرێ ئێستاکە و لەگەڵ ئەوەشایە ئەومان بەبیر هێنانەوە کە قەرارێکی پەرلەمان هەیە کە لەگەڵ هاوڕەکانم لە خۆلی پێشوو ئەو قەرارەمان هێناوە کە هیچ لایەنێک هیچ دام و دەستگایەکی دەوڵەت لە کەرکووک و دەوروبەری هیچ قەرارێک لەسەر ئەم زەویزارانە نابێ بدات، ئەمە بێت پێویستی بە چارەسەری فیدراڵیە. ئەما یەکەم هەوڵی تعریب نییە لە سنووری سەرگەڕان، پێشووتر لە گوندەکانی پەڵکانە و خراپە و گابەڵەکە و کۆتاگوندیش شەناغە بوو، جگە لە گوندەکانی قەزا و نەحەکانی دیکەی کەرکووک. تاکە ڕێگاش کە بتوانێت کۆتایی بە هەوڵەکانی تعریب بهێنێت، هەوڵی جدی سەرکردایەتی سیاسی کووردە بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچەدا بڕێنراوەکان و جێبەجێکردنی مادەی 140 دەستور. کەڕۆن محەممەد کورساد نیوس، گوندی شەناغا لە سنووری ناحیەی سەرگەڕانی قەزای دووبس.